سبارت رفراندوم راستی بسیارا گرینگ لیره تیتا کرن رفراندوم آیا کاتکه گنجاو بی آنه گنجاو نبو. لیره سبارت ولامدان های بسیاری آیا کاتکه گنجاو بی آن گنجاو نبو. لیره شیم بیجم وی وقت دا سال 2017 همه خاکا کردستان جیر کنترولا کردستان دابی و جیر کنترولا سرکردایتی کردستان دابی. و یاد دوامش لیره کردستان وقتی ام بحث رفراندوم کن هزا پیشمرگه روله که سرکی هبی دیال شر داعش و شیا وکالتا همه دنیا و شر بکتن و امریکا و غربی جی کمه او روله باش قلم داو و زور که خوش بینو که کرد شیا افسانه داعش بشکنیتن. اما زور دو نقطه سرکی بون راستی و لهمان کات حکومت عراق حکومت کا ضعیف بیت وقت دا و هزی پیشمرگه هزا کا منظم بی و هزا کار خربی و چک و تقمنی دست دابی يعني همه او عواملنا او فاکترنا هوکاری سرکی بون که رفراندوم لیره سلوک سرکرداتی ها کردستان هزر الوی چنده بکتوا و ایکش هوکار سرکی راستی رفراندوم بی او بو که عراق راستی پشیمان ببوه ل سیستم فدرالی و بودجه کردستان بر بی و کردستان لیره و ناحیه واجیک هیچ چاره سرک نبو که الا هزر الوی چنده بکتوا گو و هنگوی پویجیدن. یادی ترجی کنده بسیاری دیت های آیا تا چه حد کرد سرکوتو بین که رفراندوم تأجیل نکره لیره تأجیل کردن رفراندوم راستی چتکی زور جیه خدا نبی بوچ اگر ام بین بحث رساله نامه تیلرسون بکن سروک خارجی امریکا یکم رساله که نامه که زور یا تأخیر بی چونکو بری بسه روژا رفراندومه موعد رفراندوم هاتا ریکرن بو جناب سروک یاد دوه لیرس قیاده کردی شخص جناب سروک دعوالوی چنده کرد چون که نامه ده هاتو بی وقتی هگر هنگ بین هنگ رفراندوم تأجیل کن ام ده پشت هنگی رفراندوم که وقتی که بکن we will respect اوید رفراندوم انجام رفراندوم ده رزیل گرین قیاده کردی وان هاول دا گوته بس بو ما respect بگوهرن بکنه سپورت گوته نخیر ام نشین وی چنده بکن باشه اگر تو نشه یک کلمه بگوهره باشه چطور او سه مانگه تو دعایت کیو تو حول دیکو رفراندوم بیتا کرن بو تشتکی پویشه وی آیا بسیار اکادی تر هگر رفراندوم نهات با کرن او دجی برای رفراندوم دا چه بیشن لیره بگومان دا تهمه اخنه سر قیاده کردی و دا بیشن او بو تنها بو استهلاک نو خوی بو هیچ وان دولت کردی یان خموه چنده نبی کو رفراندوم امکان تنها بو چنده بی کو دا هندك دعايه وبخو بكانوا نتشتكي ديتر. طبعا رفراندوم وك ما في شيء ياساي وسياسي ببي ركوتنني ودولتي كانش ما في هرقلك وهرنتويكا ك اما فبرزستبكا وبيادبكا بيقومان او قلانيكا دعواي ما في تساري خونوسين ما في سربسيه كان لري ريفراندومك وكريم ريفراندومش ملتي كرديش وكمو او ملتانيكا نتويكا وتاسا بدولتا ويستي اما فبرزستبكا طبعا لصالي 2017 كاتك ام برياري ريفراندوم درا بما بس سربخوي قالي كور اما هنگاويك بو لو هنگاواني كبيويستا لسرتاي بدولت بوني كردي بر اما بيمان وايكا اما دسكوتيكا واما جرينجا بو نتوي كورد هرچند اگر دوای الريفراندوم انزام كان الريفراندوم يج بتواوتي زي بزين كرام بلام جرينجا وايكا ريفراندوم انزام درا بكمالگايني ودولتي بهمو دنيا گوترا كايدي كورد ساوري سربخويا كردي وسربخوبي كردي وك ملتك لچوارچوي همو دولتاني لدنيا ده هنا كان شي سربخوي هبه بیرۆکەی ئەنجامدانی ڕیفراندۆمی سربەخۆی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 چونکە دەزانی کە 2014 پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق لەو پەڕی خراپیدا بوون و لەلایەش کەش ئەو کات شەڕی داعش سەری هەڵدا دەزانین کە لە شەڕی داعشدا حکوومەتی فیدراڵی بەڕادێشی زۆر لاواز بوو و زۆربەی ناوچەکانی لەدەستدا لە هەمان کاتدا پێشمەرگە ڕۆڵەشی باشی بینی لە شەڕی داعش کە ئەم فاکتەرانە زەمینە خۆشکەر بوون بۆ ئەوەی کە بیر لە ئەنجامدانی ڕیفراندۆمی سربەخۆی هەرێمی کوردستان بکرێتەوە ئەوە بوو کە لە حوتی حوزەیرانی 2017
بە ئامادەبوونی زۆربەی حیزبولانە سیاسەکان بڕیاردرا لەسەر دەستنیشانکردنی ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم کە وا بڕیار بوو لە 25 ئەیلولی 2017 ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم بی دەرئەنجامەکانی ڕیفراندۆم کە لە سەروی 92 ئەنجام بڵێن دەنگ بە بەڵێ دراوە دەنگ بەسەر بخۆی دراوە دەرخەری ئەو حەقیقەت و ڕاستیەیە کە خەڵکی هەرێمی کوردستان حەز بە ئازادی و هەبوونی دەوڵەتێکی سربەخۆ دەکا بەڵام بێگومان هەبوونی دەوڵەتی سربەخۆ پێویستی بە زەمینە خۆشکردن و باگراوندی خەلفیەکی هەم لە ڕووی سیاسی ئابووری ئەمنی کە ئەو فاکتەرانە و زەمینە لەبار بێ بۆ ئەوەی کە بتواندرێت دەوڵەتی سربەخۆی تێدا دابمەزرێت ئەگەرچی ئەنجامەکانی دوای ڕیفراندۆم لەبەر هۆکارە نێوخۆیی و ئیقلیمی نێو دەوڵەتەکان نەتواندرا کاری پێ بکرێەوە لەو کاتدا ڕیفراندۆم نەتیجەیەشی نەبوو بەڵام ئەمە وەکو کارتێکە دەکرێت لە داهاتوشدا کاری لەسەر بکرێ چونکە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ سربەخۆی و لەگەڵ هەبوونی دەوڵەتێکی ئازاد و سربەخۆدایە کە دەکرێت لە داهاتوودا ئەگەر زەمینە و دەرفەتەکە لەبار بوو کاری لەسەر بکرێتەوە کارتە جارێکی دیکە ئەو بابەتە بێتەوە گۆڕە و سوودی لێوەربژێت